بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو و ئازیزان لە بژمارەی ئەم جارەدا باس لە خۆپشاندانەکانی حەفتەی شوباتەکەین ئەو شەهید و بریندارانەی لە میانەی ئەم خۆپشاندانانەدا کەوتەوە. خۆپشاندانەکان بۆ ماوەی 2 مانگ بەردەوام بوو بێگومان لە حەفتەی شوباتی ساڵی 2011 لە شاری سلێمانیەوە دەستی پێکرد. نزیکەی 10 کەس لەلایەن چەکدارانی یەکێتی و پارتیەوە شەهید کران. نزیکەی 200 کەس بریندار بوون و دەستگیر کران. ئەمە وێنەی حەوت لەو شەهیدانەیە کە بە دەستی چەکدارانی یەکێتی و پارتی شەهید کران. ڕێژوان عەلی 95 لەدایک بووە، سورکێ و زاهیر 94 لەدایک بووە، شێرزاد تەها 82 لەدایک بووە، ئومێد جەلال 81 لەدایک بووە، هەردی فاروق 83 لەدایک بووە، بیلال ئەحمەد 95 لەدایک بووە. ئەمە لە گەرمیان لە کەلار شەهید کرا. هەروەها گەرمیان ئەحمەد کە بچووکترین شەهیدی خۆپشاندانەکان بوو 98 لەدایک بوو و لە چەمچەماڵ شەهید کرا. باش دەپرسین بۆچی حەفتەی شوبات ڕوویدا؟ لەبەرەم وەڵامانە دەست بە سەراگرتنی کورسی دەسەڵات لەلایەن یەکێتی و پارتیەوە، گەندەڵی، هەروەها تاڵانکردن و ناڕوونی سەرچاوەکانی داهات کە نە پەرلەمان و نە هیچ دەستگایەکی حکوومەت ئاگای لە داهاتی وڵات نەبوو، بەرتەسەکردنەوەی ئازادی ڕادەربڕین و بڵاوکردنەوە. خاڵێکی تر سەرهەڵدانی خۆپشاندان لە وڵاتانی عەرەبی ئەوەی کە پێی ئەوترا بەهاری عەرەبی. باش خۆپشاندەران بێگومان 2 داواکاریان هەبوو. داواکاری هەنووکەی داواکاریە بنەڕەتیەکان کە دوایی داواکاریە بنەڕەتیەکان بە بڕیاری ژمارە 2 پەرلەمان دۆکۆمنت کرا، بەڵام دوایی لابرا، هەم لە سایتی پەرلەمان هەم لە وەقایع لابرا و بڵاو نەکرایەوە. داواکاریە بنەڕەتیەکان چی بوون؟ 3 دانە بوون. یەکەمیان ئازادکردنی دەستگیرکراوان، دووهەمیان تەقەکەرەکان دەستگیر بکرێن، سێهەمیان بریندارەکان چارەسەر بکرێن. داواکاریە بنەڕەتیەکانیش ئەمانە بوون. سەر بەخۆی دەسەڵاتی دادوەری کە هەمومان ئەزانین ئێستاشی لەسەر بێ دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان لە چ دۆخێکدایە، جاکردنەوەی حیزب لە حکوومەت، هەڵۆشاندنەوەی میلیشیای حیزبی، هەروەها سپاردنی وەزارەتی ناوخۆ پێشمەرگە بە کەسانی بێلایەن و تەکنۆکرات، گێڕانەوەی مڵک و ماڵی گشتی ئەوانەی کە دەستیان بەسەرا گیراوە، لێکۆڵینەوە لە سەروەت و سامانی دەسەڵاتداران و حیزبەکان، بێگومان خاڵێکی تر هەڵپەساردنی کارکردن بە یاسای خۆپشاندان. باش لەو کاتەدا مەسعود بارزانی کە ئێستا سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە سەرۆکی هەرێمی کوردستان بوو. لە بەرواری 11 سێی ساڵی 2011 بەڵێنیدا وهاتە سەرشاشەوتی بێگومان داوای خۆپشاندەران و چاکسازیەکان دوای 3 بۆ 4 مانگی تر خەڵکی دەیبینن و هەستی پێیەکەن، بەڵام ئێستاشی لەسەر بێ و ئەو ساش هیچ کەسێک نەیبینین.